دیپیاوانەوە گۆرانی دەڵێ و بە هەستێکی قوڵ و کوردانەوە دەڵێت واز لە ئێران و عێراق بێنن باکوور باش و ڕۆژهەڵات ڕۆژئاوا یەک وڵاتن بەس یەک گرتوو بن تکاتان لێ دەکەم ئەوەندە ئێرانی و عێراقی ئەوە مەکەن ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و باکوور یەک وڵاتە. دڵنیاخان کیژێکی ڕۆژهەڵاتیە و دایە و بابەشی لە خۆشەویستیان بۆ ناسڕ و مەرزەی فەریقی هەمانناوی کچەکەی ئەوانیان لێناوە. لە سەرەتای گۆرانی دەستپێکردنەکەم بە گۆرانی کوتن هەرو جلەم لەبەردا بوو ماوەی 18 ساڵەکە من کاری موزیک و گۆرانی دەکەم لەو کاتەوە هەر بەو جلانەوە دەرکەوتم یەک حیزب نییە کە بڵێ یەک حیزب بەکاری بێنێت جلی کوردیە و من بەڕاستی شانازی دەکەم کە بتوانم جلی شەڕبان لەبەرکەم هەرچەند جلەیوان تۆزە جیاوازی لەگەڵی من هەیە بەڵام دەستێکشم لەوان درووە ئینشەڵا لە داهاتوودا لەبەری دەکەم لەبەر دەکەم بەڵام زیاتر بەوە ناسراوم یعنی هەر لە منداڵیەوە لەبەر یەکەم. با قسەی خۆی هەندێک کەس هەروە دەزانن ئەمە دڵنیای کچی ناسڕ و مەرزیەیە. مامۆستا ناسر ڕەزازی بۆ من کەسێکە کە زۆر گەورە هەرچەند دایکم بابم منیشان لە ناوی کچەکەیوی ڕناونا دڵنیا زۆر کەسی وازانێ من دڵنیای کچی ئەوم کە و گۆرانیە و کچۆتەوە